ناحیەی جەلەولا بە تەواوەتی ئاوەدان کراوەتەوە و زۆربەی دانیشتوانەکەی گەڕاونەتەوە سەر ماڵ و حاڵیان. تەنها ئەوانە نەبێت کە تۆمەتبارن بە هاوکاریکردنی داعش و دەست هەبوون لە خوێنی پێشمەرگەدا کە ژمارەیان بە سەدان خێزان دەبێت و ڕێگەیان پێنادرێ بگەڕێنەوە ناو ناحیەکە. کە داعش هات دەستیان تێکەڵ کرد لەگەڵ ئەوان و دەستیان کرد هەنێ چالاکی بوو ئەوان بۆ ئەوەی کە ئارامی ئەم شارە نەیەڵن. بۆیە بڕیاری سیاسی درا کە ئەو کەسانی کە خزم و کەسوکاریان لە کەسوکاری دەرەجە یەک دەرەجەکیان هەبێت لەگەڵ داعش دەستیان تێکەڵ بێت یان بەڵگە هەبێت کە ئەمان لەگەڵ داعش بوونە یان کەسوکاری دەرەجەکیان باوک دایک برا خۆشکەوان ڕێگەیان پێ نەدرێت بگەڕێن بۆ ناو جەلەولا. ناحیەی جەلەولا بەهۆی شەڕی نێوان داعش و پێشمەرگەوە بە تەواوەتی وێرانە بوو کە زۆربەی ئەوانەی لەژێر چەتری داعشدا شەڕی پێشمەرگەیان کرد کۆنە بەعسیەکانی دانیشتووی ناحیەکە بوون کە ئێستا بۆ شاری باقوبەی ناوەندی پارێزگای دیالە هەڵاتون. ئێمە بەڕاستی مەسەلەی ئەخلاقیش قبول ناکە ئێمە بێلین ئەوانەیە کە دەستیان لە خوێنی پێشمەرگە سوورە بێنەوە ناو شاری گوڵاڵە جەلەولا لەبەرەوەی کە خۆت ئەزانی ئێمە خوێنێکی زۆر مەڕەشان لەبەرەوەی کە جێلا ڕزگارکەین نایەن دووبارە ڕێ بدەین بەوانە کە عەرەبە شۆفینەکانن بێن دووبارە ماڵی خەڵک و خەڵک عەزیەت دەن. هەرچەندە هەرێم و بەغدا لە ڕووی خزمەتگوزاریەوە هاوکاری جەلەولایان نەکرد بەڵام دانیشتوانەکەی توانیان لە ماوەیەکی کەمدا شوێنەواری جەنگ بەسەر ناحیەکەوە نەیەڵن. ئاودانکردنەوەی جەلەولا ئێستا سپاس بۆخوا جەلەولا لە 95 ئاودان کراوەتەوە خەڵکە هاتنەتەوە سەر ماڵ و حاڵی خۆیان ژیانیان مستەقڕ و هادەئە و هیچ کێشەیەکیان نییە بەس خزمەتگوزاریان تۆزێکەمە. ناحیەی جەلەولای سەر بە پارێزگای دیالە یەکێکە لە ناوچە کێشە لەسەرەکانی نێوان هەرێم و بەغدا کە لە دوای ڕوخانی بەعسەوە هەرێم و بەغدا ململانەیانە لەسەری و لە ئێستادا ناحیەکە لە ڕووی ئیداریەوە سەر بە بەغدایە بەڵام لە ڕووی واقعیەوە لەژێر کۆنتڕۆڵی هەرێمی کوردستاندایە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.